کۆمیسیۆنی نێودەوڵەتی بۆ کاروباری ونبووان بۆ سۆراغی ونبووانی هەڵەبجە سەردانی شارەکەی کرد. سەرۆکی شاندەکەش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بۆدا بۆ ئەوە لێرن تا چیرۆکی مەرگەساتی هەڵەبجە بنووسنەوە و زیاتر لەبارەی هەڵەبجەوە بزانن. ئەوەشی وت بۆ دۆزینەوەی بێسەر و شوێنان ونبووانی هەڵەبجە هەموو هەوڵێک دەدەن و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت وەزارەتی شەهیدان و نەفەلکراوانە ماهەنگ دەبن تا بتوانن بێسەر و شوێنان بگەڕێنەوە ناو خێزانەکانیان. من لەگەڵ هاوپشەکانمان ئەمڕۆ لێرەین بۆ ئەوەی کە چیرۆکی هەڵەبجە ببستین بۆ ئەوەی کە ئەو ئێش و ئازارەی کە هەڵەبجە لەو ماوەی کە ئەم کارەساتەی بەسەرداهات زیاتر بپرسین و زیاتر بیزانین. هەروە من دەمەوێت دڵنیاتان بکەمەوە کە ئێمە دەمەوێت دڵنیاتان بکەم لەسەرەوەی کە ئێمەش پابەندبوونێکمان هەیە، ئەرکێکمان هەیە، واجبێکمان هەیە بۆی کە یارمەتیتان بدەین، یارمەتی خێزانانی بێسەر و شوێن بدەین، یارمەتی ئێوەش بدەین بە هەر تێچوویەک بێتن، بە هەر شوێنێک بێت بۆ دەستنیشانکردن و دۆزینەوەی بێسەر و شوێنەوە. یەکێک لە مادەکانی یاساکە تیمێکی نیشتیمانی هەیە بۆ پرسە کە وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان ئەندامە لەو تیمە و بەڕێزیان لە ڕێکخراوی ICMP و حکوومەتی عێراقی هەمومان پێکەوە لە تیمێکی نیشتیمانی لەو چوارچێوەیە کارەکەین، دامی لۆجستی و ترینین و هەر شتێک کە پێویست بێت لەگەڵ ئەوانە هاوکارە بن. ڕێکخراوی مناڵە ونبووەکانی هەڵەبجە کە ماوەی چەند ساڵێکە دامەزراوە و سۆراغ بۆ گەڕانەوەی مناڵە ونبووەکان دەکات، دەڵێن حکوومەت کەم تەرخەم و ئاسانکاری ناکات تا منداڵە ونبووەکان بدۆزرێنەوە. ئەوەش ئاشکرا دەکات حەوت منداڵی ونبوو دۆسییان بۆ کراوەتەوە و دەڵێن هەڵەبجەیین. کێشە و گرفتەکانی ئەمە گەر بڵێم زۆرن باز ناکرێت. چەندین جاریش قسەم بۆ ڕاگەیاندن کردووە بەڵامێکی بەداخەوە سوودی نەبووە. گرفتەکانی ئێمە ئەوەیە هەتا ئێستا بەڕاستی حکوومەت کەم تەرخەمە لە هەمان کاتی شاوەحدەی داریەکان کەم تەرخەمن لە ئاستی دۆزینەوەی مناڵانی ئێمە. ئەنجا ئەوەشی کە گرفت بۆ ئێمە دروستەکە تا ئێستا سانتەرێکی مایکرۆجینی پێشکەوتومان نییە. ئەوە تا من حەو مناڵ خۆی تۆمار کردووە لە ڕێکخراوەکەم، بەڵام من مناڵ ناهێنمەوە وەکو مریەم و عەزەم جارێک کەونی کەمەوە. چەندین ساڵە و لە دوای کیمیابارانی هەڵەبجەوە سۆراغی بێسەر و شوێنان و مناڵانی ونبوو دەکرێت، بەڵام تا ئێستا سنتەرێکی پێشکەوتوی مایکرۆجین لە پارێزگاکە نییە. جگە لەوەش دەیان بربەستی یاسایی و کۆمەڵایەتی لە بەردەم گەڕانەوە دۆزینەوەی ونبووان دروست بووە. بەپی ئامارەکان لە هەڵەبجە 76 خێزان داوایان تۆمار کردووە و 192 منداڵیان ون بووە. دەیان دایک و باوکیش لە دوای 30 ساڵ هێشتا چاوەڕوانی گەڕانەوەی ڕۆڵە و منداڵە ونبووەکانیانن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.